کۆنگرەی بەغدا بۆ هاوکاری و هاوبەشی کە لە عێراق بەڕێوە دەچێت چ سوودێکی بۆ عێراق و بۆ ناوچە هەیە گفتوگوی زیاتر لەسەر بابەتاکەم با میوانداری شێخ تاهیر بەرزنجی چاودێر و شۆڤەکاری سیاسی ڕاستەوخۆ میوانی ستۆدیۆی هەشتا. شێخ تاهیر بەخێر بێت. سپاس. ئەم کۆنگرەیە ئەوەی تا ئێستا زانراوە لەسەر ئاستی سەرۆکەکانە. ئەوەشی تا ئێستا یەکلایی بۆ تۆ کە ماکرۆنیەت پێتان وایە سەرۆکی تورکیا، ئێران، کوێت، سعودیە، ئەردەن، ئیمارات، قەتەر ئەمانە بەشداری بکەن لەسەر ئاستی سەرۆکایەتی؟ بەڵێ زۆر سپاس بۆ میوانداریتان. سڵاو بۆ بینەرانی ئەزیز. بەنسبەت هەموو کۆنگرەیەک بڵێ نەتایجەکانی بە مستەوای بەشداری ئەو سەرۆکانەیە کە تایە بەشدارن، بڵێ مستەوا و ئاستیان باشە. بەنسبەت ئەم کۆنگرەوە تا ئێستا ئەوەی معلوم بێ وەک جەنابی ئشارەت دەدات تەنها ئیمانوئیل ماکرۆن سەرۆکی فەرەنسا ئامادەی خۆی دەربڕیوە. ئێران هەرچەند ئیبراهیم ڕەیسی بە ڕێز ئیبراهیم ڕەیسی سەرۆکی کۆماری جمهوری ئیسلامی ئێران تەرحیبی زۆری پێکردووە بەهینەکە، پێشوازی لێ کردووە، بەڵام دیاری نەکردو ئایا دێت یان نە. باشە. سعودیە چاوەڕێ بزانێ ئێران لە چ مستەوایەکایە تا بەو لەو ئاستە وەفدی خۆی بنێرێ. باشە. هەندێک تەسریباتە بۆ ئەم ئێوارەیە گوایە ئێران بەتەمایە وەزیری خارجیە بنێرێ. باشە. سعودیەش هەر عینی شتەکات. بەنسبەت ئەردۆغانەوە یەکێ لە شەرتەکانی ئەوە بوو کە نابێ سووریا بەشداریکە. ئەردۆغان بوو یا ماکرۆن بوو؟ ماکرۆنیش ئیشارەتی پێداوە، بەڵام ئیمڕۆ ئەردۆغانی زیاتر ئیشارەتی پێدا. باش. کە ئەگەر ئەو بەشداریکان نێت و تا ئێستا بەڕاستی ناوی ئەو سەرۆک وەفدەکان ئاشکرا نەکراوە تا ئێستا. باش ئەکرێت ینی دەوڵەتێک بمبورە بە سەرۆکەکەی بەشداری بکات و دەوڵەتێک بە وەزیرەکەی دەرەوەی و دەوڵەتێک بە کەسێکی تر بەشداری بکات. لەو حاڵەتانە مخرەجات و دەرهاویشتەی کۆنگرەکە لە ئاستی پێویستان هەبێت. بڵێ دەرهاویشتەی هەر کۆنگرەیەک لەسەر و ئەهەمیەتەکەی بە بەشداری بەرزترین دەسەڵاتی باڵای بڕیاردەرەکانە بێت، لەسەر بڕیاردەرەکانە بێ بە تاکید. ینی پێتان وایە ئەگەر ئێران وەزیری دەرەوەی بنێرێت، سعودیەش هاوشێوەی وەزیری دەرەوەی بنێرێت، ئەوان دەتوانن بڕیاردەر بن لەم کۆنگرەیە یان تەنها زانیاریەکانە گوازنەوە لە سعودیە و لە تاران بڵین فقط وەکو مێسنجەر وەکو نەقڵی نامەکە ئەگەێنن، تەنها ئەو ڕێیەی کە پیان وتراوە لە وڵاتەکان و تەنهاوە ئەگەێنن. کاک شێخ تاهیر، ئەوەی کە باسەکرێت لە ناوخۆی عێراقا کێشە نییە یان بە کوردیەکەی عێراق ئەو دەوڵەتە نییە کە کێشە بنێتەوە بە وڵاتانی دراوسی وەکوی لە سەردەمی سەدداما هەبوو. ئەوەی کە کێشانێتە وڵاتانی دەوروبەری عێراقن. بە بەشداریکردنی ئەم وڵاتانە بارودۆخی عێراق سەقامگیرترە بێت. خۆی عێراق بەڕاستی بە دیبلۆماسیەتێکی بێدەنگ، دیبلۆماسی سامەتی پێڵێن، توانی ئەم کۆمەڵە دەوڵەتە دژبەیەکە ئێستا ئەگەر لە هەر مستەوایەکە بێ لە قاعەیەکە کۆیان کاتەوە. هەدەفی ئەساسی وەکو جەناب وتێ بۆ پشتیوانی و پشتگیری سەقامگیری استقراری سیاسی و اقتصادی لە عێراقا. باش. و حدێک دانانی حدێک بۆ تەدەخولاتی خارجی لە ئیشی عێراقا و تا حدێک هەوڵدا لێک تێگەیشتنێک لە ئاستی ئەم دەوڵەتە دژبەیەکانە قوسێکم برێ باز لەواکەی کە دەستێوەردان لە بارودۆخی کاروباری عێراقا. بەڵام ماکرۆن چەند جارێک قسەی لەسەر ئێران کردووە کە ئێران دەست دەوەرداتە کاروباری عێراقەوە. شەممە چ گرنتیەک هەیە کە پێکدادانێک دروست نەبێت لە نێوان ماکرۆن و لایانی کەم وەفدی ئێران یان سەرۆکی ئێران کە پێشتر ئەوان گفتوگۆیان کردووە بورە قسەیان لەسەر ئەم بابەتە کردووە؟ لەو باوەڕان نیم پێکدادان دروست بێ، بەڵام هەرکەسە وتاری خۆی هەرکەس وتاری خۆی پێشکەشەکە و ئەخیرەن سەیری نەتایجی بەیانی کۆتایی کۆنگرەکە ئاکەین. ئەوە شتەکان دەرەخات. ئەم هینە ئەم کۆنفرانسی لووتکەیە بەڕای من ئاواتی زۆری لەسەر هەڵ ناچنرێ، بەڵام هەنگاوێکە لە پێناوی سەقامگیری عێراقەلەوە پێش عێراق دەوری مەسنجەری ئەبینی، نامەهێنانوبەری ئەبینی لە بینی ئەم وڵاتانە. ئێستا ئەبێتە چەقی کۆکەرەوەی ئەم هێزە دژبەرانە. ئەمە خۆی لە خۆیان سەرکەوتنێکە بۆ دیبلۆماسیەتی هادی لەسەر خۆی عێراق بەڕاستی.
و ئەمە بەڵام بۆیە ئەڵێم زۆر ئاواتی لەسەر هەڵناسنرێ چونکە تا ئێستا لە عێراقا سلاحی بەرەڵا دەورە بینیە سلاح و میلیشای بەرەڵا دەورە بینیە و خیتابێکی موحد نییە لایەن ئەو کوتلە سیاسیانەی کە لە عێراقا هەر یەکە خیتابێکە پێرار دیمان عادل ئەمەدی ویستی سەردانێکی مصر کە دەیان دیایان بۆ بڵاو کردەوە ئەچێ بۆ تەطبیع لەگەڵ ئیسرائیلە خیتابێکی موحد نییە پارچە پارچەیە لە کابرایەک ئەندامی پەرلەمانە لە خۆیەوە ئەنواعی خیتابی ئاگرینە ئەمانە لەبەر ئەوە خیتابی موحد نییە تا ئێستا لە عێراقا ئەم کۆنگرەیە بەتەمای ئەوەیە وا بکات کارێک بکە کە خیتابێکی جامع کۆکەرەوە بۆ عێراق دروست کات تورکیا ئێران کوێت سعودیە ئەردەن سووریا لە بانگەشتنامەکە دەرکراوە بەڵێ ئیمارات و قەتەر و فەڕەنسا ئەتوانن چی بکەن بۆ بەغدا ئەمانە ئەتوانن لێرە هەدەفی کۆنگرەکە لە ئەساسا وەک عەرزم کردی بۆ دعمی اقتصادی عێراقا سەقامگیری سیاسی و اقتصادی بۆ عێراق و سەرەتا ئەگەر جەناب لە بیرێ بێ مەشروعی شامل جەدیدە ئەمە مەشروعی شامل جەدیدە کە هێناویانە سەرەتاکەی لە بانقی نێودەوڵەتیەوە بەڵام شامل جەدید خۆی خاوەنی تەقەوری کرد بەڵێ ئەوسا قەرار بوو میسر ئەردەن لوبنان سووریا تورکیا ئەمانە ئیتیابێ بەڵام هاتەوە سەر ئەساسەکەی کە فقط لە بینی میسر و ئەردەن و عێراقا و وەکو بڵێ نەود مقابل للإعمار نەود بەرامبەر بە ئاوادانکردنەوە هەل لە سەردەمی عادل عەبدولمەهدیە ئەو چوو سەردانی چینی کرد و کۆمەڵێک ڕێکەوتن کرا کە ئەوانیش بێن عێراق ئاوادانکردنەوە بەڵێ ئەمەیان لە ئاخر مؤتەمەر لە بەغا کە گیرە قرار بوو مؤتەمەرێک بێ یەکەم بۆ ڕەبتی کارەبایی بەستنی کارەبایی ببوورە هەندێک تەعابیرم هینە زۆر ئاساییە بۆ ڕەبتی کارەبایی لە بینی عێراق و ئەو سێ وڵاتە مقابلی بەوە کە عێراق نەوت بە سعرێکی زۆر نرخێکی زۆر کەم لە خوار بازارەوە بووە بە ئەردەن و بە میسریش لە ڕێگای مینای عەقەبەوە مقابل ببوورە مقابل بەوەی کە هێزێکی بەشەری زۆر لە میسریش و لەوێش و شەریکاتی زۆرەیە بێن ئیسtismار و ئاوادانی لە عێراقا دروستکەن جگە لە ڕەبتە کارەبایەکە چونکە بەرهەمی خۆماڵی ئەم سێ وڵاتە کۆکەیتەوە 500 ملیارد دۆلارە باش و لە عینی کاتە بەڵام تاقەی بەشەری لە حدودی 150 میلیۆنە یەر سێ وڵاتەکە قەزڵم عێراق و میسر و ئەردەنە باشە ئەمە بە ئومێدی ئەوەی لە بواری نەقڵا وەکو ڕەبتی خەتی شەمە نەفەر لە بینی ئەم وڵاتانە لە بواری تەکنەلۆجیای صناعی زراعی و سەقافی ڕۆشنبیری علمی ئەمانە بۆ ئەم هاوکاریانە بوو بەڵام ئێستا لە پڕ تەتەوری کرد بۆ وەزعێکی دەوڵەتانی منتیقا دەوڵەتانی دژبەیەک و ئێستا جگە لەوان دەوڵەتانی کە جەنابی شارەتیدا نامیان بۆ عەزای مەجلیسی ئەمن ناردووە کە بەشداریکەن بۆ سیفەی مراقب هەیئاتی ئومە متحیدە بەشداریەکە منەظەمەی عەمەلی ئیسلامی بەشداریەکە یعنی تەظاهورەیەکی گەورەیە باشە باسی ئەوە کرد کە عێراق نەوت لە خوار بازارەوە بە ئەردەن هەل لە کاتی سەدامەوە سەدامیشی لەگەڵا بێت نەوتی لە خوار بازارەوەدا بە ئەردەن دوایی کۆتایی پێهێنانی نظامی سەدام بە هەمان شێوە حکوومەتێک لە دوایەکەکان ینی نەوت لە خوار بازارەوەیان بە ئەردەن ئەمە چ نهێنیەکی تایە لەبەرەوەی ئەردەن دەورێکی زۆر میحوەری هەیە لە سیاسەتی ئەمریکیە لە منتیقەکە ئەگەر لە بیرمان بێ ماوەیەکی کورت پێش ئێستا سەرۆکی هەرێمی کوردستان پێش زیارەتەکەی شاه عەبدوڵڵا بچێ بووە واشنگتۆن چوو سەردانێکی بەپەلەی کرد و هەندێک ڕوحات دەربارەی وەزعی سیاسی و ئابووری و سەقامگیری منتیقەی کوردستانی لەگەڵا باس کرد وەکو نامەیەک بۆ قیادەی تازای ئەمریکی کە حکوومەتی دیموکراتەکانەوە ئێستا هاتنە سەر باس لە بۆی ئەهمیێتێکی گرنگیەکی باشی هەیە گرنگی باسی کۆنگرەی بەغدا بکەین بۆ هاوکاری و هاوبەشی کە پێشتر پیانوت کۆنگرەی دراوسەکانی عێراق باڵێ کورد
چۆن ئەتوانێت سوودمەند بێت ئەلەم کۆنگرەی کەوا بڕیارە شەمە بەڕێوە بچێت؟ یەک بەنسبەت کوردەوە کورد لە چوارچەوەی عێراقا ئەوە سەرکۆمار کووردە، ئەوە وەزیری خارجیە کووردە، ئەوانە بەڵام کوردستان پێگەیەکی زۆر گرنگی هەیە لەم مؤتەمەری هاوکاریە کە لە عێراق ئەکرێ، چونکە هێزەکە ئەمریکا معلومی جەنابتانە ئەکشێتەوە بەپێی ئەو ئیتیفاقیە تا کۆتایی ئیمساڵ ئەکشێتەوە، بەڵام لە بیرمان نەچێت لە ضمنی هێزی هاوپەیمانی دژی داعش لە عێراقا دوای ئەمریکا بەهێزترین دەوڵەت کە حزوری هەبووە لە عێراقا فەرەنسایە. فەرەنسا چ بە هێزی سەربازی کە لە حدودی 400 بۆ 600 سەرباز و ڕاوێژکاری هەیە، بە تیارە بەناوبانگەکانی ڕاڤاڵ کە دەورێکی چاچی بینی لە شەڕی داعشە و ئیسنادی پێشمەرگە و هێز عێراقیەکانی کرد. لەبەر ئەوە هەرباز لەو شکریان بیرۆکەی فەرەنسایە هیچ دوور نییە، چونکە ئەو جێگرەوەی هێزەکانی ئەمریکا بێ، ویستم ئەوە عرس جێگرەوەی هێزەکانی ئەمریکا بێت، چونکە ئەو ئەمێنێتەوە، ئەو نەیوتۆ من هێز ئەکشێنمەوە و باشترین شوێنیش بۆ ئەو کە ئیعتیمادی کاتە سەر کوردستانە، بۆیە لە ڕۆژی دوای کۆنگرەکە سەفەری هەرێمی کوردستانەکە وێتە هەرێمی کوردستان و لەگەڵ سەرۆکی هەرێم و لایەنە ئەگەر هەیە سەردانی سلێمانی بکات خوێندنەوەی ئێوە ئەگەر هەیە سەردانی سلێمانی بکە تا ئێستا لە بەرنامەکەیان نەمدیوە، بەڵام سەردانی مووسڵەکە لەبەرەوەی هەندێک مەشاریعیان هەیە لەوێنە وەکو فڕۆکەخانە و ئەوانە و ئیعماری مزگەوتی نووری و هەندێک کەنایس و ئەوانە بە خەڵکی ئەوانەش هەندێک مەشاریعیانی لێ پیانەگا. تا ئێستا ئەوە بەرنامەی زیارەتەکەیەتی ئەوەی کە لە ڕووکەشا باسەکرێت ئەم کۆنگرەیە بۆ سەقامگیری عێراقە، هەموو ئەم دراوسەیانی عێراق لەگەڵ ئیمارات و قەتەر و فەڕەنسا هەوڵێن عێراقێکی نوێ و سەقامگیر بێت، لە بەرامبەر عێراق ئەتوانێت چی پێشکەشی ئەم وڵاتانەی دراوسێ بکات؟ عێراق ئەگەر هاوکاریکەن، عێراق ئەگەر هاوکاری نەکەن، بەعکسەوە ئەگەر هاوکاری نەکەن ئەبێ بە بورەیەکی ئیرهاب لێرە گەشەی کرد و داعش لێرە و لە ئەزالیش پاشماوەکانی هەرماوە. باشە بوو بە سەبەبی ئەوەی کە ئابووری عێراق داتەپێنێ لە ڕەغمی دەوڵەمەنی و هەموو شتێکیشی، لەبەرەوە عێراق ئەبێ بە عنسوڕێکی چاک لە مەنتیقەکە وەک عەرزم کردی لە دەوری مەسنجەر و نامەهێنەر و بەرەوە ئەبێ بە چەقی بەیەگەیشتنی ئەم وڵاتانە لەبەرەوە ئەهمیەتی خۆیانە لەبەر چاوی کاڵی عێراق نییە ئەم کاراکرێت، لەبەر خاتری خۆیانە، لەبەر خاتری خۆیانە. ئێمە عێراقیش مستەفیدە بە هەرێمی کوردستانیشەوە. کاک شێخ بە شێوازی کە عێراق هەیە ئێستا حیزب و لایەنەکان ناکۆکیەکی زۆر هەیە، دەنگۆی ئەوە هەیە کە هەڵبژاردننی پێشوەختە دوا بخرێت بۆ مانگی 4 ساڵی داهاتوو. ئەم ناکۆکیێنە نێوان ماڵی شیعی و ماڵی سونیە هەیە لە عێراق، کاریگەریە بێت لەسەر ئاستی هاوکاریەکانی وڵاتانی دراوسێ بۆ عێراق؟ بەداخەوە ئەو هێزانەی کە لە عێراق هەیە بە تایبەتی هێزە شیعەکان لە ناو خۆیانە تا ئێستا کە زۆرینەی عێراقن ڕێگ نین لەسەر بەرنامەیەک، لەبەر ئەوە فەوزا دروست بووە و ئێستا ئەم ئێوارەیە هەواڵەیە کە موقتەدا بەتەمایە لە ڕۆژی پێش هەڵبژاردن یا چەند ڕۆژە پێشەوە تەزاورەیەکی ملیۆنی بکا بۆەوەی کە خەڵک نەچێت بۆ انتخابات، لەبەرەوە ئومێد نییە کە وەزعەکە بەرەو مستەقڕی بڕۆ. من شخصی خۆم گەشتبین نیم بۆی ئەو انتخاباتەش بکرێت. شێخ تاهیر بەرزنجی چاودێر و شۆڤەکانی سیاسی ڕاستەوخۆ میوانی ستۆ 2 هەش بوویت، سپاس بۆ ئەمەدەبوونێت. زۆر سپاس بۆ جەنەویشتان.